کەسانێکن کەوا خۆشگوزەرانن، ماڵی خۆشیان هەیە، کەلوپەلی گرانبەها و وەسائلی خۆشگوزەرانی لە ناو ماڵەکانیاندایە، ماڵ و مەتبەخیاندا ئێمە گەرم و گوڕ و بۆن خۆشە، سفرەیان ڕازاوەیە، پارووی کەم ناخۆن، گیرفانیان خاڵی نییە، هاوسەریان باشە، منداڵیان باشە. ئەمانە کەسانێکن زەرەریشیان بۆ خەڵک نییە، ئەمانە سەرکەوتون لە ژیاندا، بەڵام بەداخەوە ئیمانیان نییە. ئەگەر ئەمانیان هەموو هەبوو، یان کەسێک ئەو پلە سەرکەوتوانەی بڕی، بەڵام ئیمانی نەبوو بە خوای پەروەردگار، ئیمانی نەبوو بە ئیسلام، ژیانی دنیای خۆش دەبێ، ژیانی دنیای بە مرتاحی دەباتە سەر، چونکە زەرەری بۆ خەڵک نەبووە، بەڵام خۆی بێ ئیمان بووە. ئەمە چونکە ئیمانی نییە، سەرکەوتووی دنیایە، بەڵام تێدا چووی قیامەتە پەنا بە خوای پەروەردگار، کە دنیای بەجێ هێشت، کە دنیاش هەمووی هەرخۆشی نییە، بەڵام بە ڕووکەش لە چاو خەڵکی ترە، خەڵک پەنجەی بۆ درێژ دەکەن، ئاماژەی پێ دەکەن، ئەڵێن بەڕاستی فڵان کەس سەرکەوتوو بوو، زۆر چاک خوێندی، مەردانە خوێندی، تا بڕوانامەی باڵای بەدەستهێنا، بەڕاستی فڵان کەس بەجەرێک بوو، کون لە جەرگیانە بوو، لە بواری سەربازیدا لە پێشمەرگایەتیەوە گەیشتە فەرماندەی گەورە، لە بواری سیاسیدا چاق قۆناغەکانی بڕی، هەتا گەیشتە لوتکەی حیزبەکەی یان سەرکردایەتی حیزبەکەی. لە ڕووی کۆمەڵایەتی وەڵام فڵان کەس دیواخاندار بوو، بەخوا بە گفتی شیرینی، بە قسەی ڕەوانی، بە دڵی پاکی، بە نان و خوانی کەسایەتیەکی بەرزی کۆمەڵایەتی بۆ خۆی دروست کرد، هاوسەری باشی هەبوو، منداڵی باشی هەبوو، ئەمانەی هەموو هەبوو، خۆ ئەمانەش هەمووی تا بەدەستیان دێنی گرفتی یەکجار گەورەیان هەیە. ئەو سەرۆت و سامانە تا دەوڵەمەندێک بەڕەوا کۆی دەکاتەوە، هەروە بە ئاسانی کۆ نابێتەوە، مەینەتی خۆی هەیە، شەو نخوونی خۆی هەیە، ڕەنجاندنی خۆی هەیە، بەڵام لەبەر ئەوەی بەداخەوە بڕوان بە قیامەت نییە، هەر ئەو مەسافە خۆشگوزەرانی دنیا کەوتم زۆر بەشی خۆشگوزەرانی نییە، بەڵام بەڕووکەش لە چاو زۆربەی خەڵکی سەرزەویدا ئەڵێن ئەم فڵان کەسە کەسێکی سەرکەوتوو بوو، کەواتە سەرکەوتووە، بەڵام چونکە بڕوای بە قیامەت نییە، ڕەنجەڕۆی قیامەتە. جۆری دووەم ئەلموفلیحون، ئەو کەسانەی سەرفرازن. جا سەرکەوتن لەگەڵ سەرفرازبوون دووشتی لێک جیاوازن. هەموو سەرفرازێک کەسێکی سەرکەوتووە، بەڵام شەرد نییە، مەرج نییە هەموو سەرکەوتوویەک کەسێکی سەرفراز بێ. تەنانەت هەر لە بواری دنیاییشدا دەکرێت کەسێک مامۆستای زانکۆ بێ، پرۆفیسۆر بێ، بەڵام دەروونێکی نامرتاحی هەبێ، کەواتە لە ڕووی ڕووکەشەوە لە بوارەکەی خۆیدا سەرکەوتووە، بەڵام بڕواکە سەرفراز نییە، ژیانی خۆش نییە، دڵ و دەرونی مرتاح نییە. کەسێکی تر لە ڕووی بڕوانامەوە باڵایە، لە ڕووی پارەوە زۆری هەیە، کۆمپانیای گەورەی هەیە، بەڵام ئەمە هەر سەرکەوتووە لەو بوارەی خۆیدا، بەڵام لەبەرەوەی هاوسەری لە ماڵەوە باش نییە، کەسێکی سەرفراز نییە، هەز بە ئاسوودەیی ژیان ناکە، منداڵەکانی خراپن، ژیانیان لێ کردووە بەژان، ئەگەر چی خەڵکی بەڕووکەش بە کەسێکی سەرکەوتووی لە بواری ژیاندا دەزانن. بۆیە هەموو سەرفرازەکان کەسانی سەرکەوتون، بەڵام ناکرێ شەرت نییە هەموو کەسێکی سەرکەوتوو کەسێکی سەرفراز بێ.